ئەو کاتەی قازی محەممەد لە سێدارەدرا مەلا مستەفا لە تاران چ ڕێکەوتنێکی کرد. زرار سلێمان بەک لە کتێبی بیرەوەریەکانمدا دەڵێت لە کۆتایی مانگی دەی ساڵی 1946 دەنگ و باسێک پەیدا بوو کە ئێران بەنیازە هێرش بهێنێت بۆ هەردوو کۆماری ئازەربایجان و کوردستان. بە دڵنیاییەوە ئەوە شتێکی چاوەڕوان کراو بوو، بە تایبەتی دوایە خەوتنەکانی باڵوێزی ئەمریکا لە تاران کەوا نیشانی دابوو دەبێت ئێران ببێتەوە بە یەک پارچە. هەواڵەکە بەڕاست گەڕا و لە 23 یانزەی ساڵی 1946 دوای کشانەوەی سوپای سۆڤێت لە ئێران گەیشتە ناو خاکی ئازەربایجان کە ئەو هەواڵە گەشت خەڵکی کوردستان هاندران کە بچن بۆ ئەوەی ڕوبەڕووی دوژمن بوەستنەوە. ئەوە بوو خەڵکانێکی زۆر بەدەم بانگەوازەکەەوە هاتن و ڕویان لە بەرەکانی شەڕ کرد. من و حەمەد ئاغای مێرگەسۆری ڕۆشتین بۆ لای پێشەوا قازی محەممەد بۆ سابڵاخ. لەوێ دوای بەخێرهاتنێکی گەرم لەلایەن پێشەواوە پێمان وت کە لەگەڵ ئێمە بێت بۆ سەر سنوور تاکو بزانین چ شتێکمان بەسەر دێت. پێشەوا وتی زۆر سوپاسی هەستی پاکی ئێوە ئەکەم، بەڵام ئەبێت نیگەران نەبن، من ناتوانم سابڵاغ جێ بهێڵم، بەڵێنم بە خەڵکی ئەم شارە داوە کە بەجێیان نەهێڵم. پێشەوەی بڕۆین وتی بڕۆن چەندێک ئەتوانن چەک لەگەڵ خۆتانە ببن. ئیترە و کاتە دەستکرا بە شەڕ و ڕوبەڕووبوونەوە لە دژی سوپای ئێران و لە چەندین شوێنەوە سوپای ئێران هێرشی هێنا و لەلایەن خۆبەخشە نیشتیمان پەروەرەکانەوە دەگەڕێنرایەوە و شکستیان پێدەهێنرا. وە دوای ڕوبەڕووبوونەوەیەکی زۆر سوپای ئێران ناچار بە دانوستان بوو و لە ڕێگەی نوێنەرانی سوپاوە داوایان کرد کە نوێنەری کوردەکان بچێتە تاران. ئەوە بوو لە 21 دوانزەی ساڵی 1946 مەلا مستەفا و دەستەکەی بەڕێکران بۆ ئەوەی بچنە تاران. دواتر بەشێکی زۆری چەکدارانی نەغەدە ڕۆشتنە سەر پردی گادەر چاوەڕوانی هاتنەوەی مەلا مستەفا و دەستەکەیان کرد. زۆری پێنەچوو مەلا مستەفا و دەستەکەی گەشتنەوە و بەناو چەکدارەکاندا تێپەڕین. سلێمان بەک پرسی جەنابی بارزانی دەربارەی پێشەوە و هاوڵەکانی ئەوانەی گیراون باسێکتان لەگەڵ نەکردن کە داهاتویان بەچی دەگات؟ مەلا مستەفا وتی سلێمان بەک داهاتووی ئەوان هەر لە سێدارەدانە، ئەوان بە خائین تاوانبار کراون. ئیتر من باسی چی بکەم؟ هیچم لەسەر ئەو بابەتە باز نەکردووە لەگەڵیاندا. دواتر مەلا مستەفا ڕۆشتە لای شێخ ئەحمەد و ڕێکەوتن نامەکەی تارانی بە شێخ ڕاگەیاند. مەلا مستەفا بە شێخی وتبوو ئێمە ئەبێت ڕێگە بە سوپا بدەین بچێتە سەر سنووری خانە و چەکە گەورەکانمان بدەین بەدەستەوە و ئەو ئێرانیانەی کە لە لای ئێمەن و ئێمە داڵدەمان داون خۆیان ڕادەستی ئێران بکەنەوە. ئەوانیش لە بەرامبەردا ئێمە لە شوێنێک جێنشین دەکەن و خواردن و خۆراکمان دەدەنێ و هەوڵیش دەدەن بەڵکو عێراق لێمان خۆش ببێت. بەڵام شێخ بە هیچ کام لە داواکان ڕازی نەبوو. دواتر ڕئیس عیزەت بە مەلا مستەفای وت ئاگاداری کە قازی و هەموو ئەوانەی کە لەگەڵی بوون لە سێدارە دراون. مەلا مستەفا زوو بە دەنگ هات و وتی تۆ بۆ پەرۆشیت، حکومەتی ئێران بە خائین تاوانباری کردوون و زیاتریشی لەسەر ئەوان وت. دواتر ڕئیس عیزەت زۆر نیگەران بوو بۆیە هەستا و ئەو ناوەی جێهێشت بەبێ ئەوەی خواحافیزیش بکات. دواتر مەلا مستەفا پرسی ئەوە عیزەت چی لێ هات؟ فەقێ حەسەن وتی ئەزبەنی لەو قسانەی کە لەسەر قازی کردت نیگەران بوو بۆیە ڕۆشت. مەلا مستەفا بە زەردەخەنەوە وتی ئەو ئەفەندیانە بەو ڕاستیانەی کە من پێیان دەڵێم قەڵسە بن، هیچ دڵخۆش نین بە وتنی ڕاستیەکان، ئاخر ئەوان هەردەم بارگرانی بوون بەسەر شانی ئێمەوە.